بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستانم من دانیار نورەدین لە بەرنامێکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبین ئازانم ئەو بابەتی کە ئەمڕۆ هەڵمامژاردەوە ئێوەی عزیز و خۆشەویست دەتوانن ڕاوسەرنجی خۆتانی لەسەر بڵێن بابەتی دانانی کامێرەی چاودێری تیژەوی ئۆتۆمبیلەکانە کە ئەمڕۆ بڕێبەرایەتی هاتوو چۆی سلێمانی ڕایگەاند بوو ئەو کامێرانی کە لە نێوان تاسڵوجە بۆ دوکانە کامێرەی پوینت و پوینت ماوەیەکی دیکە دەست بەکار دەبن و لە بەیانیەکەەوە بە شێوازێکی ئەزمموی تاقی دەکەنەوە و دەخرێنە کار کەمە بە شێوازێکە کاتێکە ئۆتۆمبیلێک بە خێرایەک دەڕوات وەکو کامێرەکانی دیکە نییە کە لەو کامێرەوە تێپەڕ بوو ئیدی کامێرێتی ژەوی لێ نابێت بەڵام لەم سیستەمەدا بۆ شێوازەیە کە ئەگەر زووتر بگاتە کامێرەیەکی دیکە لەو وادەی کە بۆی دان یاخود ئەو خێرایی کە بۆی دیاریکراوە ئەوە سزا دەدرێت لە ماوەی ڕابردوودا ئەم بابەتێکێک بوو لەو بابەتانی کە لە نێو کۆمەلگادا و لە نێو سۆشیال میدیادا کاردانەوەیکی زۆری هەبوو زۆرێک لە پەرلەمانتاران کاربەدەستانان لایەنەکانی ئۆپۆزسیۆن لە هەوڵی ئەوەداون کە ئەم پرۆژەیە جێبەجێ نەکرێت لە هەرێمی کوردستاندا کە لە ئێستادا لە شاری هەولێر بەشێک لە شەقامەکانی لە چۆن شوێنێکی دیکەدا ئەم سیستەمەی کامێرەی پوینت و پوینت خراوەتە کار بەڵام لە ئێستادا لە یەکەمین قۆناغدا 24 کامێرایەتی ژەوی دادەنرێت لە نێوان دوکان بۆ تاسڵوجە کە بەشێکی زۆر لە ئەوانەی کە بەرەنگاری ئەم پرۆژەوە بوونەوە هەوڵیاندا کە ئەم پرۆژەیە سەر نەگرێت پیان وا بوو کە نابێت سزا بدرێتە کۆمپانیەوەتە و پارەی کە لە سزا وەردەگیرێت پێویستە حکوومەت خۆی سەرپەرشتی بکات و بگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەت بەڵام لەم سیستەمەدا لە سەدا هەفتای ئەو پارەی کە بەهۆی سزای تیژەویەوە دەست حکوومەت دەکەوێت دەچێتە گیرفانی کۆمپانیاکانەوە و دوو کۆمپانیایی کە لە شاری هەولێر و شاری سلێمانی خەریکی ئەم پرۆژێ بوون و لە سەداسی دەگەڕێتەوە بۆ حکوومەت کە لە هیچ شوێنێک و لە هیچ وڵاتێکدا نییە لە هیچ یاسایەکدا نییە کە پارەی سزا بدرێتە کۆمپانیاکان بۆیە ڕخنیان ئەو بوو کە پێویستە پێداچوونەی بۆ بکرێت وە لە بەرژەوەندی هاوڵاتیان دابێت لە گرێبەستی ئەم کۆمپانیا لەگەڵ وەزارەتی ناوخۆدا لە بیدایەتی گرێبەستەکە هیچ ئاماژەیەک بە سەلامەتی شۆفێران نەکراوە تەنها لە یەکەمین خاڵیدا ئاماژە بۆ کراوە کە پێویستە کۆمپانیاکان 1000 ئۆتۆمبیلی سفر بۆ کیلۆمتر بۆ حکوومەت دابین بکەن کە ئەمەش جێگەی ڕخنەبووە کاربەدەستان و پەرلەمانتارە لە ماوەی ڕابردوودا زۆر لەسەر ئەم بابەتە قسەیان کرد و بەشێک لە پەرلەمانتاران لە دادگا هەوڵیاندا کەمە یەکلایی بکەن و لە پەرلەمان هەوڵیاندا کەمە یەکلایی بکەنە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا نەتوانراوە ئەو بابەتە کۆتایی پێ بهێنێت لە ماوەی ڕابردوودا ساڵی ڕابردوو هەوڵدرا لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە ئەم پرۆژەیە سەر نەگرێت وە پرۆژەکە و ئەو گرێبەستەی کە ئەنجامدراوە هەڵبۆشێنێتەوە بەڵام بەداخەوە دواتر بڕیارەکە گۆڕا لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە لە ئێستادا خەریکن وردە وردە ئەو کامێرانە دادەنێت لە یەکەمین قۆناغدا وەک ئاماژەم پێکرد لە نێوان دوکان بۆ سلێمانی یاخود دوکان بۆ تاسڵوجە 24 کامێرە دانراوە ئەوانە دەکەونە کار و دواتر ڕێگای چەمچەماڵ سلێمانی وە پاشان ئەو شوێنانی دیکەش ئەوەی جێگەی پرسیارە یەکێک لەو شەقامانەی کە زۆرترین ڕووداوی هاتوچۆی تێدا دروست دەبێت لە دەرەوەی شار ڕێگای کەلار دەربەنی خانە بەڵام بۆچی لەوێ یەکەمین هەنگاو لەوێ جێبەجێ نەکرێت تاوەکو ڕووداوی هاتوچۆ کارەسات ڕوو نەداتووە شۆفێران پابند بەو خێرایی کە بۆیان دیاری کرا بەڵام بۆچی لە شەقامێکی دووسایدی وەکو دوکان سلێمانیدا دادەنێت بۆیە زۆرێک لە خەڵکی و پەرلەمانتارانیش پێیان وایە کە ئەمە زیاتر ئامانجیان کۆکردنەوەی ئەو داهاتەیەوە بە تایبەتی تر کۆمپانیاکان چونکە لەو شەقامە دووسایدانە ئۆتۆمبیلەکان زیاتر بە خێرایی زیاتر دەڕۆن وە لەوانەیە زۆر زیاتر بکەونە بەر ئەم کامێرانەوە سزایان بۆ بنووسرێت وەروەها پەرلەمانتارێکی پێشووی پەرلەمانی کوردستان ئاماژەی بەوە کردووە ئەگەر لە یەک ئۆتۆمبیلیانی ماگانی یەک ئۆتۆمبیل بەر ئەم کامێرە بکەوێت و سزای بۆ بێتەوە ئەوە 65 ملیارد دینار لە سنووری پارێزگای سلێمانی دەگەڕێتەوە بۆ کۆمپانیاکە وەروەها لە سنووری پارێزگای هەولێر و دۆکیش زیاتر لە 100 ملیارد دینار دەگەڕێتەوە گەر ینی یەک ئۆتۆمبیل لە مانگێکە ئەو هەموو ئۆتۆمبیلانی کەن لە سنووری پارێزگای سلێمانی یاخود سنووری پارێزگای هەولێر ئەگە تەنها یەک جار
تووشی ئەم کامێرانە ببن و سزایان بۆ بنووسرێتەوە 65 میلیارد دینار ئەو کۆمپانیایە قازانج دەکات چونکە لە سەدا هەفتای دەگەڕێتەوە بۆ کۆمپانیاکە وەروها لە سەداسی بۆ حکوومەت دەبێت کەمەش ڕێژەیەکی زۆر ینی بۆچی کۆمپانیایەک سزا وەربگرێت باجی خەڵک وەربگرێت کەمە پێویستە لە هەموو وڵاتێکدا بۆ شوازەیە کە پێویستە بگەڕێتەوە سەر خەزێنەی حکوومەت و حکوومەت خۆی سەرپەرشتی ئەمە بکات و تاوەکو دواتر ئەو پارەی دەستی دەکەوێت لە خزمەتگوزاریەکانیان جێبەجێ بکاتەوە. وڵازان خۆشەویستانەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت دەچمە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازوو خۆشەویست یەکەمی پەیوەندی وەردەگرم کاک ئاری. سلامتان لەبێت. وعەلەیکە سەلام کاگاریگیان. سڵامی خوا لێبێت. مەمنون. دەستان خۆش بابەتێکی جوانتان هەڵبژاردووە. دەستخۆشتان لێ دەکەم. بەڕاستی هەر سیستەمێک لە دنیادا کە دادەنرێت بۆ ئەوەی هاوڵاتی خزمەت بە هاوڵاتی بکات. بەڵام بەداخەوە زۆر لە ئەو سیستەمانەی کە لە کوردستان دادەنرێن دەپێنە و کەمتر لە پێناو خزمەتی خەڵکدا. ئەوەی کە دەستکرێت ڕخناوەکان کۆمەڵگەی مەدەنی ئەوانە ڕاستی هیچ دەورێشیانە هەتا ئەندەم پەرلەمانەکان لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەورێشیوان نییە. ئەگەر ئەوەی دەکرێت کە لەسەر شانی هاوڵاتیە هەموو باج و شتێک هەر هاوڵاتەکە دەیدا. بەڵام لێشێک لەم زۆرتەکان ماوەستاشی ئاینی باسی ئەوەی کردگوتی ئەوە کارشی زۆر باشە کامێرە چارجێک تدادن. بەڵام بەداخۆی دی ئەوەی ئێمە دەیبینین تەنها زەرەدە بە هاوڵاتی دەکات. کاگاری لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ پەرلەمانتاری پێشۆ کاک عەلی حەمەدساڵ ئاماژەی بۆ کرد کە ئەو لە ماوەی ڕابردوودا هەوڵیدا لە دادگا لە پەرلەمان لە هۆشیارکردنەوەی خەڵکی لەسەر ئەم بابەتە بەڵام هیچ نەگەشتە هیچ ئەنجامێک وە ئەوان لە دادگا شکاتی ئەو پەرلەمانتاریان کرد. ئەو ئەمڕۆ پێی وابوو کە هۆکاری سەرەکیەوەیە کە خەڵکی بێدەنگە ینی خەڵکی نهاتۆتە جواب خەڵکی ینی هۆشیارێکی وای نەبوو کە بێت و ئاگاداری ئەمە بێت کە بە زیانێکی زۆری بۆ ئابووریە بێت بۆ گیرفانی خەڵکیە بێت. وەڵا بەداخەوە ئیدی هەرەوە خەڵک هۆشیار دەکاتەوە دەڵێ خەڵک ئەوە بەرنامەکەی ئەو ئیشە دەکەن ئەوە بەڵگەکان ئەوە شتەکان دەخاتە ڕوو دەچێتە دادگا کەس زەنگ نارێتەوە بەڕاستی کەسیش پشتگیری ناکات ئیدی هەر بەتەنیایە دەستان خۆش سپاس بۆ کاک ئاری لە سلێمانیەوە پێما بوو لەگەڵمان نبوو لە ڕانیەوە. بەڵازان وەک پێشتر ئاماژەم پێ کرد لە یەکەمین قۆناغدا 24 کامێرە دەکەوێتە کار لە نێوان دوکان بۆ سلێمانی کە لێسەدا لە ڕۆژی داهاتووە بە شێوازێکی تێز دەبێت وە هیچ سزایەک تۆمان ناکات. بەڵام لە 29 ئەم مانگە دەست دەکێ بەوەی کە ئۆتۆمبیلەکانە بێ ئەنی ئاگاداری خۆیان بن دەست دەکا بە تۆمارکردنی سزای ئۆتۆمبیلانی کە تیژڕەوی ئەنجام دەدەن. کاک عەبدوڕەحمان وەردەگرم لە هەولێر. کاک عەبدوڕەحمان یاسڵای خوا لەوێ. وعەلەیکە سەلام هەردوو چاوم. ئۆستاد دانیالی بەڕێز ناوی نیکۆلا ماکیاڤێلت بیستووە حتمەن. ماکیاڤێل لە هەردوو کتابی ئەمیر و مطارەحات دەڵێ بە قەتارە بیان دێ بەڵام بە سەپلە لەیان وەربگرەوە. قەتارە دەزانی ئەوە چی پێ دەڵێن بە کوردی یەکدانە نەزان شتە چوای پێ دەڵێن یعنی هەر حکوومەت هەر دەسەڵاتێک بە قەتارە یعنی بە قەتارە دڵۆپاندی لە جیفانی ملت بەڵام بە سەپلەوە کە پەقەزی پێ دەڵێن لە هەولێر وەریگرتەوە وەک 420 نوع باجەکەی ئێستا لە هەرێم. جناب الشيخ دباني انما الاعمال بالنيات وانما لكل امرئ ما نوى. هر تشتك هر بروجك هر مشروعك كدستي لبو دبر بري ما نصح هدف كوكرنوي دعاتا حتى بزوترين كات بسم الله كتاب الجنس يعني خدمت نية لێرە دەسەڵات ملت بە خزمەتکاری خۆی دەزانی لە دەوڵەتەکانی تر کە دەوڵەتی ڕاستەقینەن خۆیان بە خزمەتکاری ملت دەزانن. جاوەرە وەک عەرەب دەڵێ ئەسەرا وەسڕەیە چەندیان جیاوازی لە نێوان هەیە. خزمەتکار ملت بی
یان حکومت خزمەتکاری ملت یان ملت خزمەتکار 165 ملیار ئەگەر یەک تاکەدار سیارە ئەبێ ئەگەر 20 دار سیارە لە 365 ڕۆژ ئەو دارە 165 ملیارەکەی جارانی 20 بکەوە کە دەکات تریلیۆنەها. والسلام علیکم. بەڵێ زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە لەگەڵمانە. وەڵازان خۆشەویستان لە هەرێمی کوردستانە بەدەر لەم بابەتەی کە ئاماژەی پێدەکەین زۆر شتی دیکە هەن کە دراوەتە کەرتی تایبەت و دراوەتە کۆمپانیاکان لەوانە کۆکردنەوەی ئاو ئەوە زۆر جار خزمەتگوزاریەکان خاڵە سنووریەکان زۆر شتی دیکان کە دراوەتە کەرتی تایبەت کە لایەنەکانی دەسەڵات دوو حیزبی دەسەڵات هەمیشە بەردەوام ئەم کارە ئەنجام دەدەن تاوەکو بەشێکی زۆر لەو پارانە بچێتە گیرفانی کۆمپانیا سەر بە حیزبەکانی خۆیان. بەڵازان دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک سەفین وەردەگرم. کاک سەفین سڵای خوا لەبێ. کاک سەفین گیان بڵێ سڵای خوا لەبێ کاک سەفین گیان. سڵای خوا لە تۆش. لەسەر بابەتەکەمان چی دەیە کاک سەفین؟ وەڵڵاهی ئەو کامەرانەی کۆن پێما بێ لایەنی باشی هەیە و لایەنی خراپشی هەیە. بەڵێ لایەن باشەکەی ئەوەیە کە بۆ پێم وایە ڕووداوەکانی هاوچەکەم دەکاتەوە. لایەنە خراپەکەشی ئەوەیە کە ئەو غەڕامەی بۆ ئەو سەرپێچێت ئەندراوە پێم وا بێ غەڕامەکەی زۆرە بۆ ئەو جادەیە بەخۆی لە سەدە کابرا لە سەد دەڕوا بە بۆ نمونە ئەو جادەیە بەخۆی سەدە کابرا لە 110 دەڕوا 10,000 غەڕامە بکرێت بۆ کابرا دوو بەرامبەری خۆی 100,000 200,000 غەڕامە بکرێت. ئەوەش تەخمینەکەیەتی دەنا لایەنە باشەکەی ئەوەیە پێم وا بێ ڕووداوەکانی هاتووە کەم دەکاتەوە. وەڵە زۆر سپاس دەکەین کاک سەفین لەگەڵمان نابووی. ئێستا کاتی بانگی ئێوارەیە بە ئاسوی شاری هەولێر پێکەوە گوێبیستی بانگ دەبی. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. أشهد أن لا أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمد رسول الله. أشهد أن محمد رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة.
حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته. وەرەسڵاتان لێبێت خۆشەویستانم لەسەر بابەتەکەمان ئێوەیازی دەتوانن لە ڕێگە و ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی پێیان دەنووسرێت پەیوەندیمان پێ بکەن و ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەم بابەتە بخەنە ڕوو کە ئایا تا چەند ئەم کامێرانە کامێرەی پوینت تو پوینت دەبێتە مایەوەی کە ڕووداوەکانی هاتوچۆ کەم ببنەوە و شۆفێران پابندن بۆی کە تیژڕە و نەبن و لەوەی کە ئەم کامێرەیە دەبێتەوەی کە سزای مادیان بۆ دەنووسێت و تا چەند گرنگە شۆفێرانیش پابند بە ڕێسا و یاساکانی هاتوچۆ بە تایبەتی لە شەقامەکانی دەرەوەدا کە زۆر جار ڕووداوی هاتوچۆ ڕوودەداتووە بەداخەوە هەفتانە و مانگانە و ساڵانە سەدان کەس دەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا کە بەشێکی زۆریشی دەگەڕێتەوە بۆ خراپی ڕێگاوبانەکان و ڕێگاوبانەکان بە شێوازێکی زۆر باش دروست نەکراون یانەوانی کە دروستکراون لێسەدا زۆر کۆن بوون و تاوەکو ئێستا نەتوانراوە ئەو ڕێگاوبانانە نۆژەن بکەنەوە لەگەڵ ئەوەی کە ئەم جۆرە سیستەمە دانراوە ئەم پرۆژەیە دانراوە کە داهاتێکی باش دەست حکوومەت و داهاتە زۆرەکەشیە چەندە بۆ کۆمپانیاکە دەبێت کە لە سەدا هەفتایە بەڵام دەکرێت گرێبەستەکە بە شێوازێک بێت کە هەمووی لە بەرژەوەندی خەڵکی دابێت و لە بەرژەوەندی هاوڵاتیان دابێت و ئەو پارەی کە وەردەگیرێت لە شۆفێران دووبارە خەرج بگرێتەوە لە ڕێگاوبانەکان لە پرۆژەی دیکەدا بەڵام ئەوەی کە جێگەی ڕخنەیەوە هاوڵاتیان نیگەران لەوەی کە ئەم پرۆژەیە بۆ دەبێت لە سەدا هەفتای داهاتی ئەم پرۆژەیە بۆ کۆمپانیا بێت ئەنی بۆ دەبێت بەم شێوازە بێ ڕاستە لە بەرامبەر ئەمدا کۆمپانیاکە ئەستا بە کۆمەڵێک ڕێکار کۆمەڵێ شتێک دیکە کە بۆ حکوومەت گرنگن لەوانەیەکی لەو خاڵانە کڕینی 1000 ئۆتۆمبیلە بۆ حکوومەت هەرێمی کوردستان بەڵام لەمە گرنگتر بەرژەوەندی هاوڵاتیانەوە بەرژەوەندی هاوڵاتیان بخرێتە گەڕ دەکرا بۆ نونەم کۆمپانیایە هەستێت بە نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکان و شقام و ڕێگاوبانی نوێ دروست بکات تاوەکو ڕووداوەکانی هاتوچۆکەم ببنەوە لەم سۆنگەیەشەوە دڵنیام شۆفێران پابند دەبوون کە کاتێک ڕێگاوبانێکی دووسایدی زۆر باش و زۆر بێکێشە هاتە ئاراوە بۆیە پابند دەبوون بۆی کە تیژڕەوی کەم بکەنەوە زۆر خێران نەبن لە شەقامەکاندا وەروها زۆرترین ڕووداو کە لە سنووری پارێزگای سلێمانیدا ڕوودەدات ڕووداوی هاتوچۆوە قوربانی لێ دەکەوێتەوە ڕێگای کەلار دەربەنیخانە کە بەداخەوە کەم ڕۆژەیە هەواڵی ڕووداوی هاتوچۆ نەبیستین لەو سنوورەدا بەوەی کە ڕێگاوبانەکەی زۆر خراپەوە ڕێگاوبانێکە یەکساییداەوەی کە پێی دەوترێت وە ئەمەش بۆ تەمایەوەی کە زۆرترین ڕووداوی هاتوچۆ ڕوودات لەو ناوچانە یاخود لەو شەقامی کە لە سنووری پارێزگای سلێمانیدا هەیە بۆم بابەتە کەریم چۆمانی نووسیویەتی
ئەم کامێرانە بۆ گیرفانی گەندەڵکاران و دەسەڵاتداران هیچ لە بەرژەوەندی هاوڵاتیاندا نییە. هەیە من لوقمانی نووسیەتی پێویستە حکوومەت هەموو خزمەتگوزارەکانی لە بەرژەوەندی هاوڵاتیان دابێت بۆی کە بتوانن دواتر ئەو پرۆژانە پێشکەش بە هاوڵاتیەکانی بکاتەوە. بەداخەوە بەشێکی زۆر لەو داهاتەی کە حکوومەت دەستی دەکەوێتەوە چە لە هاتوچۆ بێت یاخود لە بەشەکانی دیکە بێت کارەبا بێت ئاو بێت بەشێکی زۆریان نەیتوانیوە خزمەت بە هاوڵاتیان بکات نەیتوانیوە ئەو پارەی کە دەستی دەکەوێت دووبارە لە پرۆژەکاندا جێبەجێ بکاتەوە. ئەوەی جێگەی نیگەرانی بەشێکی زۆر لە پرۆژەکان ئاو کارەبا خزمەتگوزارەکانی دیکە خاڵە سنووریەکان تەنانەت لە نێو خاڵە سنووریەکانە بەشێکی زۆر لەو شتانەی کە پێوەستن بە خزمەتکردنی خەڵکیەوە کە داهاتەکەی بە حساب دەگەڕێتەوە بۆ کۆمپانیا دەگەڕێتەوە بۆ حکوومەت دراوەتە کۆمپانیاکان واتە هەمیشە بەردەوام بەشێکی زۆر لەو خزمەتگوزارانی کە لە نێو هاوڵاتیاندا هەنوە پێویستە حکوومەت خزمەتی هاوڵاتیانی پێ بکات دەدرێتە کەرتی تایبەت ئەیتر ئەمە دیار نییە کە چ مەرامێکی لە پشتەوە یاخود ئەو داهاتی ئایا لە ڕێگەیم کۆمپانیایەوە زیاتر دەگەڕێتەوە بۆ حکوومەت و حکوومەتیایدا لە بەرژەوەندی حکوومەتایە تاوەکو بتوانێت خزمەتی زیاتری هاوڵاتیانی بکات. ئەم کامێرانەشی کە دانراوە بەشێکی زۆر لە خەڵکی و هاوڵاتیان و چاودێران پێیان وایە کە ناتوانێت ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکاتەوە بۆ پێی کە هاوڵاتیان لەوانێ بەشێکی زۆریان پابند دەبن یاخود ئەوە تا لە شەقامێکدا دادەنرێت کە ئەم شەقامە هەموو شۆفێرەکان تیژڕەون لەم شەقامەدا بە تایبەتی ڕێگای دوکان سلێمانی لەبەرەوەی کە ڕێگایەکی دووساییدا بەشێکی زۆر لە شۆفێران لەم ڕێگایەدا لەوانەیە تیژڕەویەکەیان زیاتر بێت بۆیە گرنگ بوو لەو شەقامانەدا دابنێت کە زۆرترین ڕووداوی هاتوچۆی تێدا ئەنجام دەدرێت بۆ نوێی کە باسم کرد ڕێگای کەلار دەربەنی خان یاخود کەلار سلێمانی کە ئەم شەقامە لەوانەیە زۆرترین ڕووداوی هاتوچۆی تێدا ڕوو بدات. ئەم جۆرە سیستەمە ئەم پرۆژێ لێ دابنێت تاوەکو هاوڵاتیان و شۆفێران پابند من تیژڕەویەکەیان کەم بکەنەوە. دەگەڕێمەوە لای پەیوەندیەکانی ئێوە ئازوو خۆشەویست کێمان لەگەڵە کاک محەممەدمان لەگەڵە لە چەمچەماڵەوە. کاک محەممەد یان سڵای خوا لێبێ. سڵای خوا لێبێ. وعەلەیکە سەلام سەرچاومان. باشی بەڕێزم ئەحواڵە باشە چاوەکەم بەڕێزی کاکە وەڵای لەسەر مەسەلەی ئەو کامێرەیە بەڵێ ئەمە هەر بۆ چییە هەر بۆ دزی و گەندەڵی و ڕاوڕوتەکەی ئەو میلەتەیە کۆ ئەوانەی کە سیارە لێخڕوسەریعن و ئەماکەن و ئاکەن هەر کوڕی بەرپرسە ئەو سیارە ئاخر مۆدیلەکانە ئێمە سیارەی کۆنەما پێ هەر حسابی قەباغەش کارتێکشمان بۆ ناکەن. ناستە کاک محەممەد تۆ پێت وایە ڕووداوەکانی هاتوچۆ کەم کاتەوە یاخود شۆفێران پابند خێرانە بن ئەوەی کە بە بەلاش سیارە دەستکەوتووە بە ملدار و دیواری ئادا لە هیچ ناگەڕێتەوە ناستەکە لە سیارە بتووە گەڕێتەوە هەیە لەم بەرجادەکە چ بۆ بەرجادەکە ڕۆسایی لە سیارەکە ئەو بەرەوادا ئەمە چیە بۆ کۆنترۆلە دەستدا کابرا یان مەسوب کۆرە کابرا یان حەنتەرە حساب بۆ کەس ناکە تا چەند لەوەیە گەڕێت لەوەیە گەڕێت با لەوەیە گەڕێت باشە لەم لە هەموو جیهانە لە هەموو وڵاتەکانی جیهانە نازانم چەند وڵات هەیە لە هیچ وڵاتێکە هەبووە مانگێک 45 شەو بێ ساڵێکمان 9 مانگ بێ و دەمانگ بێ نەبووە وایە بەس چێ تەواوکەرەتی ئێوە تەواوکەرین یەکگرتوو تەواوکەرەتی حەمە حاجی مەحموود تەواوکەرەتی یەکێتی تەواوکەرەتی کە خۆم یەکێتیم ئەم خەڵکە تەواوکەری مەسوود بەرزانیە بەتەنها ئەتوانێت سەفرە لێ بدا پێت وایە کە پێی سەملانانە چی بکەن ئەو کامێرەی ژەوێشتا ئەو کامێرەی ژەوێ بۆ دانەوە کە بێت دەبخاتە بینەقاقەی من و تۆی فەقیر و هەژار بەخوا نییە نەقیزەشمان پێشە نەقیزەکەی شاسوار کە مناڵەکە تیانەوە زەنێ بەخوا من و تۆ سەریع ناڕێت لەبەر چی لەبەرەوەی پارەمان نییە ئەو باکی نییە بەخوا حەزەکەی بەبار من تۆ شاڕوە ئیتر ڕێز و حرمەتت هەیە و بەڕێزی بەر حەزەکەم سەرکردەکانی ئێوە کە پارەکەی قاسم سلێمانیان وەرگرت یاندا بە تۆ و دەی وەکو من و تۆ
حماي حاجي محمود يعني كل قادر عزيز ومامۆستا علی بافیر و مامۆستا سراحەت ئێوە حیزبن ئێوە ئیسلامین ئێوە حیزب پێویستە بەڕای تۆ کاک محەممەد پێویستە ئەو لایەنانە چی بکەن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەو لایەنانە با مەعارف بن کاکە من کابرایەکێکی مەعارف بە من کابرا خراپم زدی من بە بۆ تەواوکەری منە بی منەچم پیاوە کوژم تۆ لاگیری منەکەی ئەمە چۆنە بێت دەبوانە زۆر سپاس دەکەین کاک محەممەد لە بەڕێزی چاوەکەن زۆر سپاس دەکەم وڵازان خۆشەویستان بۆ ئەم پرۆژەی لە مای ڕابردوودا بەشێکی زۆر لە پەرلەمانتاران و هاوڵاتیان لە هەوڵێکی زۆر دابوون تاوەکو ئەم پرۆژەیە سەر نەگرێت و پێیان وا بوو کە لە بەرژەوەندی کۆمپانیای و لە بەرژەوەندی خەڵکی دانیەوە بەشێک لە پەرلەمانتاران لە داواکاری گشتی سکاڵایان تۆمار کرد وەروەها لە پەرلەمانی کوردستان لە هەوڵدا بوون و هەوڵدرا کەمپین ڕابگەێنێت و خەڵکی وشیار بکرێتەوە لەوەی کە ئەم پرۆژەی لە بەرژەوەندی هاوڵاتیاندا نییە بەڵام وەک ئەمڕۆ ئەو پەرلەمانتارەژ ئاماژەی پێکرد و پەرلەمانتاری پێشوو کاک عەلی حەمەدساڵح ئاماژەی بەوە کردو کە خەڵکی بێدەنگە تەنانەت بەشێکی زۆر لە خەڵکی پێیان وتووە کە خەڵک خۆی ڕازیێتەوە وەکوڵی حەق نەبێ بەسەرەوە وە بەشێک لە پەرلەمانتارەوە خەڵک بەشێک لە چاودێران پێیان وایە کە پێویستە خەڵکی بێدەنگ نەبێت لەوەی کە بەم شێوازە زڵموستەی بەرامبەر دەکرێت وە شێوازە لە شێوازەکان گەندەڵی بەرامبەر ئەنجام دەدرێت تۆ ینی ئەمە شتێکی زۆر نۆرماڵە کاتێکە من تیژڕەویەکەم لە شەقامێکدا زۆر بە خێرایی دەڕۆم سزا بدرێن بەڵام گرنگە کەم سزای بگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەت و حکوومەت لەم ڕێگەیەوە بتوانێت خزمەتگوزاریەکان پێشکەش بە هاوڵاتیانی بکاتەوە نەوەکو ئەوەی کە سەدا هەفتای ئەو پارەیە بچێتە گیرفانی کۆمپانیایەکی حیزبیەوە کە لێرە کۆمپانیای سەرپەرشتیان پرۆژەیە دەکات و لە سنووری پارێزگاکانی هەولێر و دهۆکیش کۆمپانیایەکی دیکە سەرپەرشتیاری و ئەم پرۆژەی ڕاگەیاندووە کا لەسەر ئەم پرۆژەیە دەکات وە ساڵی ڕابردوو ئەم بابەتەیەکی گولە و بابەتانی کە قسەباسێکی زۆری لەبارەوە کرا وێ لە ئێستادا کە بڕیارە 29 ئەم مانگە کامێرەکان لە سنووری پارێزگای سلێمانی لە شەقامی دووکان سلێمانی بکەوێتە کار بۆیە لە ئێستادا یەکێک بلو بابەتانەی کە جێگەی ڕخنەبووە هاوڵاتیانێکی زۆر نیگەران بە تایبەتی شۆفێران کە نایانێت ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت کاگاوڕێ وەردەگرم لە دەربەنی خان کاگاوڕێ گیانسڵای خوا لەوێ بۆ ماوەساگیان وعەلەیکە سەلام سەرچاومان لا زەردەلی کاگاوڕێ گیانسڵای خوا لەوێ قوربانی تۆ ماوەساگیە وعەلەیکە سەلام سەرچاومان سەرچاوم باوانەکەم وەڵی ماوەساگیان بەحەقەت ئێمە حەقمان لەوەی نییە کە تاتەن ئەم پارە ئەچێتە هینی کابراوتی بواری جێبەجێکردنەوە ئەمانە بۆ خەڵک بەڵام وەڵی لە ڕاستی من ئەو کامێرە بە شتێکی باشە دانم ڕاستی دەرەک لەبەرەوە زانی چۆنە تۆ سێنکی کابرا دزیەکە هاوە دەچێت دوو لە ڕووی جەناب و بینەران حاشای دیەکە کامێرەکە پێشان هێدا احتراف ناکە بێژە وەڵا ئەوە وایەوە بەڵام وەکو پارەکەی بەخوا باوەڕ ناکەم ئەو پارە بچێتە کابراوتی ئەو حەقەوە کە جادۆبانی پێخاس کردێ و یا مەسەر کارەبای پێخاس کردێ و یان حاصل بۆ حکومەت باوەڕ ناکەم بۆ ئێمە بۆ میلەت بێ بەڵام من عەقڵمەی بڕێ هەر کابراوی شتێکی هەر لێ تەواوە کرد بەڵام وەڵی من ئەو کامێرە بە شتێکی باشە دات کاگاوڕێ تۆ هیچ سەرنجێکی نییە لەسەرەوەی کە داهاتی ئەم پرۆژێ لە سەدا هەفتەی بۆ کۆمپانیاکان دەبێت وەڵی کاکە حاجی باختە بۆ بکەم هەموو کەسێک هەموو مناڵێک باوەڕ بکە ئەزانێت کە ئەم داهات ینی تۆ ئێستا ئەوە پارەیە لە بەغاوە هاتوێ ئەمان حاشای دەکەن پارەیە لە بەغاوە هاتوێ جا ئایەکانێ بێ پارەی کارەبا و خەستەخانە و دڕێکاوبان نازانم یعنی شتێک ڕۆدا لەم سوادەوری خۆمانە لەم کوردانە کە داوا لە هاوڵاتیان دەکەن تۆ دیتە حکومەت داوا لە هاوڵاتی بکات ینی ئەوە گومانی تیان نییە ماوەساگیان ئەوە تۆ بڵێ 100% ئەو شتە دەست پاکە و ئەمینە بەخوا من نایبینم بەڕاستی نایبین ینی ئەوە شتێکە حاشا لە نەوتەکە دیارە لە پارەکە دیارە لە بەزین و نازانن لە کارەبا دیارە ینی ئەو شتانە حاشای لێ ناکرێتەوە بەس من وەکو کامێرەکە بە شتێکی باشە بەڕاستی دەستخۆشیدان لێکەم و زۆر سپاسانە زۆر سپاس دەکەین کاگاوڕێ لە زەردەلیکاوە لەگەڵمانە بوو
کاک محەممەد عوسمان نووسیەتی ئەم پرۆژەیەکی گرنگەوە دەبێتە مای کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بەڵام گرنگە داهاتەکەی بۆ حکوومەت بگەڕێتەوە نەک بۆ کۆمپانیەکان. هەروەها پێشڕە و سابیری نووسیوێتی هەمیشە و بەردەوام حزبەکانی دەسەڵات لە خەمی کۆکردنەوەی پارەدان بە ڕێگەی جیاواز نەک لە خەمی هاوڵاتیان. وەڵازان تەچمۆ لای پەندەکانی ئەوی عزیز باوکی محەممەد وەردەگرم لە ڕانیە. باوکی محەممەد سڵی خوا لەبێ. کاکە دانیارجان سلام علیکم برام. وعلیکە سەلام سەرهەد و چاومان. چاوت خۆش بیارەبی. وەڵی کاکە دانیار من دایمەن ڕەخنەگرێکی دۆستانە و بنیاد نەرانەم هیچ کاتێک حەدم نییە نە لە جەنابتان نە لە هیچ حیزبێکی تری ئۆپۆزیسیۆن ڕەخنەی تێکشکێنەر و خوانەکە عیبدارکردن بەگرمە من دایمەن بە پەرۆشۆم لە بۆ جەنابتان. کاکە دانیار تەلەفۆنەکانی کاک محەممەد لە چەمسەماڵ بەڕاستی قیراعەتی زۆری دەوێت. یعنی پێویستە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی دوو حیزبە ئیسلامیەکە دیڕاستە سەرکردایەتی دیڕاستە لەو جۆرە پەیامانەی هاوڵاتی بکاتن. یعنی لۆ حیزبەکی ئۆپۆزیسیۆن بکرێتە شەریک و تەواوکەری دەسەڵاتێکی دز و گەندەڵ و مافیا. یعنی بەڕاستی عیبەیە پێویستە ئێمە بە خۆمان دابینەوە. یعنی ناکرێت کاکە دانیار بە سەراحەت پێبرم یعنی ئەوەی کە ئەمن ملاحەزاتی کەناڵە جوانەکەی جەنابتان و یەکگرتوون کردیە یعنی بەرنامەی ڕای خەڵکتان و پرسی خەڵکتان و دوانبێ خەڵکتان زۆر کاتەکانی کەمە لەگەر هاوڵاتی بدوێنن لۆ لەبەروی لە ڕەخنەی هاوڵاتی خۆتان دەدزنەوە بە ئەوە شتێکی سەراحەتە یعنی پێویست ناکە ئەمە پاستا لەو شتانە بینەوە. یعنی منطقی معقول نییە کاکە دانیار خەڵک متمانەتان پێنەکە لە کاتێکدا دەستپاک و دەمپاک و داوێن پاکن جەنابتان. من شادی بۆ هەموو پاکێکێکی ئێوە دەدەم بەڵام وەڵڵاهی من نزیکترین کەسم لێتان ڕام لەگەر زۆری میکانیزمی سیاسەتکردنتان نییە. یعنی بەڕاستی سیاسەتکردنتان لە تەمۆحی هاوڵاتی نییە سیاسەتکردنێکی زۆر ترسنۆکانەیە. تۆ پێ دوایە پێویستە چی بکەن ینی لەم دۆخی ئێستادا کە لە پەرلەمان شاونەتەوە لە هەموو حکوومەتە خۆجیەکانی شاونەتەوە یانی چی دیکە گرنگە؟ ئێستا من پێت دەڵێم براکەی من بە جەرگ سۆزانە پێت دەڵێم با ناو بێنم و زۆر بە سەراحەتی قسام کەم و ژێر بەڕێ بینمە سەر بەڕێ. کاکە پێویستە مامۆستا عەلی باپیر وەک شاسوەر عەبدولواحێدی بێتە مەیدان بێتە ناو ساحەکەی و خەڵک بدوێنیتن. پێویستە قسە و ڕازی و نیازی خەڵک بە بنجێ دەسەڵات دابدا بە بوێرانە و بە ئازانە هیچ کۆبوونەوەیەک و هیچ دانیشتنێک لەگەر دەسەڵات نەکاتن. کاکە لە نەوەی نوێ با فێری سیاسەتکردنی لۆ نەوەی نوێ بە دوو هەڵبژاردن 10 کورسی 11 کورسی بینی ئەوە لە سەرەتای هەڵبژاردنەوە یەکگرتوونەی کردیتە 10 کورسی کۆمەڵنەی کردیتە 10 کورسی ئەخە ئەی بێ بۆ ئێمە وەڵڵای ئێمە چاوبەرەژێرین لە ناو خەڵک بە قورئان. کاکە دانیار کاکە پێویستە ئەو سەرکردایەتێت چاکسازی تێدا بکرێت پێمان خۆشبی یا پێمان ناخۆش بیتن با ئێمە وەک حیزبەکانی تری ئۆپۆزیسیۆن دەنگمان نەبینیە نەرمان زۆر بیتن. یعنی منطقی نە 32 ساڵە خەڵکی دەستپاک و دایانپاک دەستە ناو پەرلەمان هەندی دز و گەندەڵ و مافیا سەوت. بەڵام باوکی محەممەد شتێکی دیکەش هەیە ینی هەر خەڵکی بەشێکی زۆر لە خەڵکی ئێسەوەی کە خۆت ڕەخنە دێ ئای نەیتوانیوە پەرلەمانتارێکی زۆری ئۆپۆزیسیۆن پەرلەمانتارێکی زۆری لایەنە ئیسلامیەکان هەڵبژێرێت ینی ڕێژەی کەم خەڵک متمانەیان پێتان کاکە متمانەیان پێ چۆنە ئێستا ئەو ڕێژەکەمەی لە پەرلەمان ئەو ڕێژەکەمەی کە لە پەرلەمانیشان ڕۆڵێکی زۆریان نەبوو ینی پێویستدانە بڵێ ڕۆڵیان نەبووە هیچ ڕۆڵیان نەبووە یەک بڕیاری دەسەڵاتم پێبرێ ئێوە زۆرینە دەسەڵات چی بگۆڕن لە ناو پەرلەمان ئەوە تەمسیلە ئەوە چارەسەری کێشەکانی خەڵک ناکات پێنج پەرلەمان دە پەرلەمانتارن ئێمە لەگەڵ نین وەرە زەرزادە پەرلەمانتار وەرە شەقامم لۆ بجولێنە وەرۆ بڕۆ بەردەمی ڕێکخراوەکان نەتەوە یەکگرتووەکان برێ ئەو بڕیارەی گومرجی زیاد کردیە ئەو بڕیادی باج و خەراجی زیاد کردیە موچکە هەتاکەی ئاوا تاخر بێن و داهاتەکەیە موچکە وەرمەگەر لە ناو شەقام ڕاوەسە لەگەر من لەوەی حکوومەت لە کاتی خۆی موچکە بداتن خەڵک بێزارە بۆیە لە دەنگدەدا لە ڕانێەوە لەگەڵمانە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک جەمال لە بازیان وەردەگرم کاک جەمال سڵای خوا لێبێ. السلام عليكم. وعليك السلام سرهد شامل كاك جمال جان. السلام ان شاء الله خصيبا ما لك. وسپاس كاك جمال.
بێزگەل لە ئەوەی کەباسی ئەو کامەرێ بکەم کە ڕێگایەکەم هەیە کە لە ڕێگای ئەوەی شەڵاگە پێیان ئەناتی ئەگەر ئەم ڕێگایە بۆ هاتشۆ دانێن بەڵام پێشەوەی کە ئەو ڕێگایە دانێن حەزەکەم لە ڕێگای مامۆستا عەلی باکر ئەو پیاوە پیاوێکی چاکە ئینشەڵڵا هەوڵێک بە ئەوان نزیکە لە حکومەتەوە بنزین ئەرزان کەن تۆزێ یان سفرێ ئەقال بن نەوت ئەرزان کەن سفرێ زەواج بن ئەمانە بۆ ئێمە هاوڵاتی باشە ئینشەڵڵا مامۆستا عەلی باکر لیانە نزیکە پیاوی چاکە و پیاوە ئەشم وەکو ئیسلام تیان بێنێ ئەو حەقە بن بە میلەت یۆلەیە بەڵە کاک جەماگیان لەسەر ئەم تەورەیەمان چ قسەیەکە دێ لەسەر کامێرەکان حەزەکان ئێوە ئینشەڵڵا هەوڵێک بن بۆ ئێمە شۆکراکەن خۆم سایە کشتین چارەشم نییە کێکار یەکەم خۆم شخصیەوە بەس مەبەستم بۆ ژیانی خەڵک یعنی بۆ نمونە ئێستا تۆ لە شەقامێکە ئۆڕی بڵین بۆ نمونە ئەچی بۆ تاسوجە ئەچی بۆ ناو شار یان ئەچی بۆ پێمەگرن تەمەشاگەی شەقامەکە 100 یان شەقامەکە 50 یان 60 بۆ من 65 بڕۆی كامل هەموو پارێک لێ ئەسن یعنی ئەبێ ئەخی ئەوە لێبسەنەکە تۆ بڵێن 60 ئەخی ئەو 65 ڕێخی ئەو 5 زیان لێبسەنێ بۆ منە هەفتا ڕۆی بڵێ شەقامەکە 100 تۆ 100 ڕۆی ئەخی ئەو دە لێبسەنێ 100یان داناوەخوان ناوە 100 داناوە کە بڕۆی کە تۆ 100 ئەڕۆی بۆ پیرەمەگرون یان بۆ دوکان یان بۆ ئاڵەبجە یان بۆ عاربەت یان بۆ هەولێر یان بۆ چەمچەماڵ کەرکوک تۆ 100 ڕۆی جاوا ئینسان داڵغێڕە ئەو سیاقانە داڵغانە و 100 ڕۆیڕە ئەخوا سەودەکە ئەو دەی غەرامەی بکە یان ئەو 55 غەرامەی بکە خۆی 55 پێنجەکەی غەرامەی بکە زۆر سپاس ئەو بە کاملی 65 شەقامەکە 65 کامل غەرامەیەکە خۆ حەقی خۆشی هەیە ئەو سیاقە ئایا خۆی کامەیە بە سزادا بڕە جەمال لە بازیان و لەگەڵمانە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئارام لە چەمچەماڵ وەردەگرم کاک ئارام یان سڵای خوا لێبێ خی گەورە لە ئێوە هەموو بینەرە عەلەیکە سەلام سەر هەردوو چاومان کاک ئارامی جان بەڵێ خۆش بسپاسان وڵا تەوەری بەرنامەکە کامێرای چاودێریە بەڵێ ئەگەر ئینسان تۆ بە وردی سەیریکا ئەزانێ و کامێرای چاودێریە بۆچی دانراوە بەڵێ ئەگەر پارە زۆر بستێنەوە دیارە هەر بۆ پارەکەی ئەگەر ماوەکانی کوردی ئەو هەر بۆ پارەکەی بەڵام من تێبینیەک ترم هەیە هەر لەسەر پیشوکاری مرود ئەگەر ئێوە بەرنامەیەکی لەسەر بکەن برابەڕێزەکەم ئەوش ئەوەیە دوو سیارە تووشی حادثەیەکە بنیادانیەکە تەنجەڕوا بۆ من خۆم بینیومە کابراتیاشی وەفاتی کردو دوای ئەو سیارەیە براوە ئەمە یاسایەکە دانراوە دوای حکومت بۆ خۆی ئەیفرۆشی ئەنجا بتوان لە پەرلەمانە ئەو یاسایە لەو بکەنەوە کابرا لێ قەوماوە تووشی تەعزیە و مەصرەفی تەعزیە و جەرگسووتان بۆ سیارەکەشی لەولاوە ئەبرێت ئەفرۆشرێ ئیتر نازانم ئەم یاسایە گۆڕاوە یاننا دوواداچوونێ بکرێت ئەمجا بۆ ئەو برایی ڕانیە قسەکانی تا ڕادەیە دڵسۆزانە بوو بەڵام دیارە بیری چوە کاتسۆران عومەر چی کرد و کاتسۆران عومەر هەموو کوردستان و پەرلەمان و هەموو ئەلمانیەت لێ کۆبوونەوە تا لە پەرلەمانی کوردستان ڕاوینێن و دەریکەن ئەمجا چوو بەغای لێگرتن وایان نا ڕاستە بێگومان ڕۆڵێکی زۆری هەموو کەس بزانێ کۆمەڵ یەکگرتوونە بن کۆمەڵ و یەکگرتوو لە کوردستانانە بن هەر سینێکی تر معارەزەیەکی تر هەبێت تەزویرە و هی خۆیانە خۆیان دروستیان کردو ڕاستە زۆر سپاس دەکەین کاک ئارام دەستان خۆش بێ سپاسان لە چەمچەماڵەوە لەگەڵمانە سپاس بۆ پەیوەندیەکەت ئەگەر پەیوەندی دیکە ئامادە بێت بەڵێ ئازان و خۆشەویستان ئەمە بابەتی ئەمڕۆمان بوو کە قسە و باسمان لەبارەیەوە کردەویش ئەم دانانی ئەم کامێرانە تا چەند لە بەرژەوەندی هاوڵاتیانەوە تا چەند دەبێتە مایەوەی کە ڕووداوەکانی هاتوچۆ کەم ببنەوە بۆی کە شۆفێران پابند بن خۆی لە هەمووی گرنگتر وشیاری هاوڵاتیانیش گرنگە وشیاری شۆفێران گرنگە بۆی کە پابندی ڕێسا و یاساکانی هاتوچۆ بن ڕاستە کێشەگرفتێکی زۆر لە ڕێگاوبانەکاندا هەیە بەڵام بەشێکی زۆر لەو ڕووداوانەی کە ڕوودەدەن بەهۆی تیژڕەوی شۆفێرەکانەوە بۆەوە شۆفێرەکان پابند نەبوون بە بەو شەقامە و خێرایەکان لە ڕادە بە دەربەوەیە بەشێکی زۆر لە ڕووداوەکانی هاتوچۆ بە تایبەت لە دەرەوەی شارەکاندا بۆ ئەوە دەگەڕایەوە کاگێ من وەردەگرم لە چەمچەماڵ تا هەورامان کاگێ من گیان سڵای خوا لێبێ سڵاوی خوا لە بەڕێزی باشی بە وعەلەیکە سەلام سەرچاومان قوربانم بەڕێزی بابەتەکەتان سەبارەت بە تیژڕەویە بەڵێ لەسەرەوەیە کە تا چەند ئەم دانانی کامێرانە لە بەرژەوەندی هاوڵاتیانەوە تا چەند دەبێتە ماوەی کە
ڕووداوەکانی هاتوچۆ کەم ببنەوە. وەکو ئەو پرسیاری کە کردوتانە جواب بدەمەوە ڕووداوەکانی هاتوچۆ کەم ناکاتەوە بەڵکو گیرفانی حیزب و خزمان پڕەکاتەوە وەکو تێکی مامۆستا عەلی باپیرێ واڵێ گیرفانی ئەوان پڕەکاتەوە. گیرفانێکی پڕەکاتەوە؟ حیزب و خزم. ئەگەر هاوکارانم کەمێک دەنگی ناوە بەرزکەنەوە گوێم لە دەنگ نەبووە کاگەمەی جان دووبارێکی تۆ. ئەڵێم گیرفانی حیزب و خزم بەرز دەکاتەوە پڕەکاتەوە. ڕاست دەکەین. کە پڕیشێکاتەوە ئیتر با هەرتی ژۆی و پۆینت هەر هەبێت کێشەمان نییە جەماوەر مدی بۆیەوە ڕازی بۆ شانیاوە دەبەری بە هەموو شتێک ڕازیە بێت. ناست کاگێ من خۆی کێشەکەوەیە لە سەدا هەفتای ئەو پارێ بۆ گیرفانی و کۆمپانیای بێت کە کۆمپانیەکان لەژێر سەر بەخۆیان. کۆمپانیەکان چیە؟ حیزب و خزمە خزمانی خۆڵانە خۆقابلە بۆ چیەچێ بۆ گیرفانی موچەخۆرە چێ بۆ گیرفانی جەماوەرە ڕوا جەماوەریش بۆی وەساوی کێشەی نییە لەو بابەتەوە. بەڵام من یەک سیستەمێکم تکاکەم تەمەناکەم ئەو پەیامەدەن بە مامۆستا عەلی باپیر یەک سەرنجێکم بۆی هەیە حیزبەکانی دەسەڵاتیان وتبوو داواکانی مامۆستا عەلی باپیریش ڕەئی وەربگیرێ بێتە حزوری هەبێت لە مەجلیس و کۆڕ و کۆبوونەوەکانە بۆ ڕێخستنەوە بۆ یەخستنەوەی حیزبە ناکۆکەکانی دەسەڵات دڵنیا بن هەتا پارە هەبێت بە حیات یەک پیشەت بەیەکەوە نانێن یەک شت پێویستیشان بە مامۆستا عەلی باپیر نابێت. بەڵام وەڵڵاهی من ئەو خۆزیانی ڕوبەڕوو بمبینایە ئەو پیاوە بدینیا مامۆستا عەلی باپیر خۆشمەوێ ڕقیشم لێ نییە پێمەوت ئەو هەیبەت و تەمەنەی کە هەتا گونا حەسەتی تێدە دانیشتن و لە کات بەسەربردن لەگەڵ ئەو حیزبەت و جەرگانەیە تاوانە حیزبێکن بە ئاشکرا ئەلانی شەڕەکەن لەگەڵ خوا ئیتر تۆ چیەکەی 30 ساڵە نازم لەوەتی پارتیویشێتی دروست بۆ من نای مامۆستا عەلی باپیرم بیستێ مامۆستا عەلی باپیر دەیتر بەسە کاکە جارێ دوان کاگە من ئەویش لەوانەیە وا بیر بکات و یاوات ئەوە بکات کە لە بەرژەوەندی هاوڵاتیانە لەو کۆبوونەوە بە قوربانی خواکە و بم بەرژەوەندی چی لەگەڵ دەست و درۆزن بەرژەوەندی چی دەگەڵاکەی ئەی هاوار ڕاستگۆیی لەگەڵ دەست و درۆزنا هەیە من پرسیار دەکەم ئەرە من دەست من درۆزن بم تۆ بەچی سیقەم پێیەکەی جارێ دوان یان چوار پێنج ئێکورە 500 600 خوا تۆ بگرێت ێ چۆن بڕوان پێیەکەی یەکاکەی تە چۆرە وەڵای هەر ئایدە بۆ هەیبەت و کەساتی مامۆستا عەلی باپیر چێتە ئەو کۆڕ و مەجلیسی ئەوانەوە حەقە دەستیشی ماچکە نەچێ هەر وەکو ئەو بەڕێزەیەکی تر کە باوکی کاک محەممەد فەرمووی سەی شاسوارکەن کاکە خۆمیش شاسوار ڕقم لێ نییە بەڵام خۆشیشم ناوێ ئانی سێ کابرا گەنجێکە مالی دیکی هەشتایە کاتێکەکەیوە حەشنەوە دەکوسی هەر وجودیان بۆ دانێ وەڵڵای خەڵک بەس ببووە لەو کابرا کۆ بۆتەوە کە وجودیان بۆ دانانێ گویان لێ ناکرێ ناچێتە دیوەخان و مەجلیسە گەرمەکانیانەوە ڕێگەبین باوڕیان دیکە زۆر سپاس بۆ پەیوەندیەکە لە وەرامان و لەگەڵمان نبوو دو هەمین پەیوەندی وەردەگرین کاک حامید لە کەلار کاک حامید یاسڵای خوا کاک حامید ئەگەر کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بۆی بەباشی جەمان لە دەنگت کاکەگیان بەڵێ کاک حامید قسەی و برای ئەو پیاوە بەڕێزە زۆر ڕاستە مامۆستا عەلی باپیر نەبووە بشێتە ناو کۆڕ و کۆمەڵی ئەم دوولایەنە قسەیەکی جوانە وەڵڵای ئەمانە دژ ملەتن وەڵڵای ئەمانە دژمنی ملەتن ئەمانە دۆز ملەت نین کورە تاکە ئێمە تێنەگەین وەڵڵاهی هەموو ژیانیان بەس پارە کۆکردنەوەیە کاکە بۆ خاتر خوای خەڵکە بۆ تێناگەیە وەڵڵای ئەمانە ملەتیان خۆش ناوێ ئیمڕۆ عراق داوای کردێ بانزین بکرێتە 450 ئەمانە ڕەدیان کردێسەوە ئەیدی ئەمە دژمن نین یعنی من 5 ساڵە یەک لەتر نەفتم وەرنەگردا ئەی تخواز ژێر و هەموو ژێرمان نەفتە یعنی بۆ ئێمە باوەڕ وە درۆ ئێمانە بکەین مامۆستا عەلی باپیر پیاوێکی بەڕێزە حرمەتی هەیە گوناحە لەگەڵ ئەم جۆرە زەلانەیە چکە ئەمانە تاماونە باش ناون داواتان لێ ئەەکەم خەڵکی کوردستان لەمانە تێ بگەین وەڵڵە ئەمانە حکومڕانی کوردستان ناکە ئەمانە جەردەی کوردستان ئەمانە دوژمنی کوردستانن خوای گەورە بۆ خاتر گەورەی خۆی حەقی لێیان بکات دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئێوە بەڕێزن گوناحە لەگەڵ ئەمانە دانیشن زۆر سپاس ئازی ئەمەی کاک حەمیدجان لە کەلارەوە لەگەڵمان نبوو وڵازان و خۆشەویستانم بەم شێوازە بە یارمەتی هاوکارانم دوانگەی خەڵکمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ